بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على سيدنا محمد وآله وصحبه أجمعين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما. خۆشەویستان، بەردەوامین لە ڕاوە و شیکردنەوەی ئەو کتابە لە مختصری علومی قورآن گەیشتینەوانەی دێیەم لاپەڕە 220 المبحث الثاني دراسة موجزة لأشهر التفاسير القديمة. نووسەر لێرانە باسی کۆمەڵێک تەفاسیر ئەکاتن، ئەو تەفاسیرانەی کە هەڵی بژاردینە لە تەفسیرە کۆنەکان، یعنی ئەوانەی بڵێن تەمەنێکیان هەیە نەک بەو مانای کۆن ببن، چونکە ڕاوە و شیکردنەوەی قورئانی پیرۆز کۆن نابێ، هەمیشە لە نوێبوونەوەدایە. جا باسی کۆمەڵێکیان ئەکاتن، تەفسیری ئیمامی تەبەری، تەفسیری ئیمامی رازی، تەفسیری ئیمامی قورطوبی، تەفسیری قوشەیری. ئەو تەفاسیرانە باسەکاتن کە هەروەکو نمونەیەک لەو ئیتیجاه و لەو بۆچوونەی کەوا مفەسیران لە کۆن و بەڵکو لە نوێژدا ئەو ئیتیجاهانەیان کە گرتینە بەر نووسەر لێرانەدا هەر یەکەی تەفسیرێک لە بۆ ئەو ئیتیجاهانە هەڵەبژێرێ. ئەمە لە کۆتایی وانەی ڕابردوو باسی ئەومان کرد، کاتێک کەوا باسی مەرحەلەی مصنفاتی جامیعی کرد لە کۆتا خاڵ، گوتمان لە دوای ئەوەی کە ئەو تەفاسیرانە پەرەیان ساند و زۆر بابەتی دیکە هاتە ناو تەفسیری قورئان لە مەئثور تێپەڕی و لە مەعانی و ئیعراب و ئەوانە، مفەسیرین چێ بابەتێک یاخود چێ یعنی لایەنێکی بەسەردا زاڵ و بێ زۆرتر و زیاتر تەفسیرەکەی بەو لایەنە داشکاندیتەوە، بەڵام لە هەمان کاتیشدا هەندێک تەفسیر هەبووینە مەوسوعی بووینە. جا لێرانە باسی ئەوەیە کاتن کە دێتە سەر ئەو بابەتە، وەکو باسمان کرد کۆمەڵێک مفەسیرین هەڵەبژێریتن. یەکەمیان باسی تەفسیری بە مەئثوورە کاتن کە تەفسیرەکەی ئیمامی تەبەری هەڵەبژێریتن، جامع البەیان عن تەئویل ئای القورئان، بەو ناوەیە کردێ، بەڵام هەر بە تەفسیری تەبەری مەشهورە، یعنی نیسبەت ئەدرێت، چونکە زۆرێک لە کتابەکان نیسبەت ئەدرێن لە بۆ لای مؤەلیفەکان، ئەوەش یعنی شێوازێک بۆ وەکو کورتکردنەوە. ئەتو ئێستا لەوانەیە لە زۆر کەس کە خوێندەوارە کە یعنی وەکەڵێ ئیطلاعی هەیە، ئەگەر پێ بڵێ جامع البەیانم لێ بدا یاخود ناوی تەفسیرەکەی بڵێ مؤەلیفەکەی نەڵێ، لەوانەیە نەزانیتن، بۆیە هەر بە تەفسیرەکەی تەبەری مەشهورە. جا ئیمامی تەبەری محەممەدی کوڕی جەریر کە کونیەکەی ئەبوو جەعفەر بووە، لە ساڵی 224 کۆچی لەدایک بووە لە ئامول، و دیارە لە پێناوی زانست ئەو کاتی ئەو سنوور و حدودانەی کەوا ئیستیعمار داینا لە ناو خلافەی ئیسلامی و لە ناو دەوڵەتی ئیسلامی، ئەو سنوورانە نەبووینە، ئەو سنوورانە هەموو دەستکردن کە چەندین شعر و هۆنراوی لەسەر گۆتراوە ئیتر دواتر. جا ئیتر لە تەڵەبی عیلمدا ڕحلەی علمی زۆر بووە لە بۆ عێراق و میسر و شام و لە لای زۆرێک لە زانایانی خوێندیە، دواتر لە بەغدا ئەمینێتەوە تا وەفاتەکە لە ساڵی 310 هیجری. یعنی دەکرێت بڵێن تەبەری لە ناو ئەو سێ قەرنە مەزنانەی کەوا مەدحیان ئەکرێتن لەدایک بووە کە ئەو قەرنانە، يعني پیامبری خوا صلی الله علیه و فرمی خیر القرون قرنی ثم الذين يلونهم، و دەکەویتە کۆتاییەکەش لە سەرەتای کە بە خەلەف مەشهورن، ئەوان بە سەلەف و زانایانی دواتر بە خەلەف مەشهورن. ئیتر زانایان دەربارەی ئەو زانا بەڕێزە ئیمامی تەبەری کە زۆر قسەیان کردێک لەوانە خەڵکی بەغدادی کە باسی علم و زانست و گەورەی ئەو زانایەکە کە یەکێک بۆ لە زانا ناودارەکان و حتا مەشهورە تەبەری ئەوەندە لە پلەی زانست یعنی تەرەقی کردیە و بەرز بوویتەوە، دەگوترێت داوای سەرمەزهەبایەتی کردبیتن، چونکە بەحەقەت ئەمە یعنی وەکو ئاشنابوون بەو بابەتە، بەڵێ چوار مەزهەبی معتەبەری مدەوەنی کە خەڵکێک پێی وە پابەندە هەیە لە عالەمی ئیسلامی، بەڵام مەذاهیب زۆر بووینە، حتا مەذاهیبی فقهی، یعنی زانای گەورە و کەڵەزانامان زۆر بووینە. جەیەک لەوانە ئیمامی تەبەری بووە کە زانایەکی زۆر یعنی خواناس و خاوەن زانست بووە، شارەزاییەکی باشی بە قورئان و بە سنەتی پێغەمبەر هەبووە صلی الله عليه وسلم، و لە قورئاندا زۆر زۆر شارەزا و ئاشنا بووە، بۆیە یعنی زۆر جار دەگوترێت شەیخ المفەسیرین یان ئەبو المفەسیرین،
يعني أويك جيشتي تما لو تفسير موسوعية مأثورانا تفسيركي إمام طبري صداري ورقريتن يعني هيك كل تفسير هرا بنرخ كان كجيش تدست مسلمانان تا استاد السودسي بي أكريتن وزيجا لوش إمام طبري كأوهم مرتبانه هو مؤرخ يشي زور بتواناش بوا كتاريخ الأمم والملوك داناوا يا تاريخ الرسل والملوك وابسانا بهردوك أويانا يعني لوين دريجدا عيني لسلابوبا وللوتكا دابوا كبيغوتيت أبو المؤرخين يا شيخ المؤرخين وكتابي دي كشي هبوينا زانايشي براستي يعني دانس قبوة ومؤلفة شي بتوانا ولا زور بابت كتابي هنا جاء تفسيرك طبري حتى أبو حامد إسفرايني قالت لو رحل رجل إلى الصين في تحصيله لم يكن كثيرا ديار استاج بلين لدواي الصين تايوان دي تايوان لم يجني للصين كوبوي ديابوي توا كواتا يعني الصين هر كوتاي دنيا لشرق يعني نمونيا بوي هنا توا كأبو حامد إسفرايني الله أجر إنسان لبو ودسيناني تفسيرك طبري بروات لبو الصين شيء زوري نكر كأنما يعني شايستي أو كإنسان لخدمتي دابروات وابن تيمية رحمة الله بيت دوبارة كأويش زور بتفسير شيء يعني جورو مهم باسي أكاتن لو يداك وكو قوتمان تفسير شيء موسوعية إمام السوتيش بهمان شوا الله يقر بيته يعني بيت بقوت تفسير قرية والسري أو تفسير كإمام الطبرية شنك زانايان معتبر لسر أو كوكن كهاوشيوي دانندراوا كدلين هاوشيوي دانندراوا يعني لزو اشتوامان نبوة دنا بلين استادين بون منا يكك لو خالاني ك لتفسيري بمأثور جيراوا وكو يعني رخنا ونقدك إمامي طبريش كذا كويتنا أو بابتا وكو أمانتي شي علميه نايتي كوا أو روايتاني لأهل كتاب وارد بوينا أو روايتاني هنا بلام دوبارة لدواي وكل صالح حفصة إمام ابن كثير لديك بالحفصة حفتا وتاري وأبزام فاتكات يتر إمام ابن كثير كأو يعني نزيكي تارس الصالي فرقة دوبارة تفسيرك ابن كثير بيكك لتفسير هرباشا كان دا أنديتن دا جياوازيك أكديتن أكدي بلين إمامي طبريك أو تفسيري بوشي وازنوسيا وكو أمانتي علمي أوي كزانيتي شاردة واردة حرتي يبوه هنايتي بلام دواي ابن كثير ديتن عيني وكو عالمي قوريه كابن كثير لفقه دا فقيه بوا لسر مذهب إمام شافعي بوا ولهما كادا مؤرخي قوريه كديار بداية ونهاية ولهما كادا حافظيش ولا حديث بوي دقوترية زورك لمفسرين أواني مؤرخيش بوينا جار وهب ولا هناني الروايات وقصص أو بابتانا جورك لظالبوني أو حالتشان دا بسر دابوا هنا يعني يتر بيجوي بيدان بيساق كرنوي سندو صحة الروايات كبيتا بلام تفسيرك ابن كثير بيك لتفسير باشكاني مأثور دا أندريتن تفسيري بمأثور يعني كل الروايات أحاديث أوانا كزور جاريش دتيتنا وبابتي إسرائيليات أوانا نقد قري وبيش طليت وكو خوينريك ئاگادار بە ئەو شتە هاتیە بەڵام وەک بڵێن جێگەی اعتیبار نییە بەڵام ئەکرێ بڵێن ئیمامی ابن جەریری تەبەری کە هینایەتی حاڵەتێک بۆ ئەو کاتی جیاواز بە ئەو هەموو تەئلیفاتوان نەبوو وەکو ئەمانەتێکی علمی هینایەتی واتە نەقدەکە بە ئینسان بە ئینصاف و بە مڕوونە بێتن دەربارەی تفسيري طبري طبعا زور زخمة ليران دل 30 جزء جاء أو عادة بطبعه بوانا دقورة يعني أو بابت يكني بلين زور لسري أو بين ومن هذا كشي ديار ابن كثير أو ابن جرير طبري كاتك كوات تفسيري هر آياتك كاتن آيات ياخذ زاروية كلمة دينيتن يا مجموعية دينيتن أفرمي القول في التأويل قوله تعالى يعني بوشي وازا رنكرنا وأداة بأسلوب زور زوان أوانا دواش يعني الرأي خوي لسر أليتن يعني در أبريتن يعني ترجيحي أو أداة وبرواياتاني كواب لأحاديث ذاتي لبيامبري خواه صلى الله عليه وسلم للصحابة تفسيري أنا كاتن وكاتك كوا الرأي بوشوني زياواز شبوبيتن درباري
ئیمامی تەبەری قسەی خۆی گوتیە و گوتیتیشی لێرانە وەک بڵێن ئیختیلافی ڕەئی هەیە لەو بۆ چونەدا. جا ئیمامی تەبەری یعنی با بڵێن یعنی هەر ئەوە نەبووە کە نەقڵی کردبێتن وەکو گوتمان جاروەها بووە کە گەیشتە ئەندازەیەک فەرموویەتی وەالصەواب عندنا في ذلك یعنی تەرجیحی دایە وەکو باسمان کرد یعنی هەروە نەبووە نەقڵی کردبێتن بەڵام لەگەڵ ئەوەشدا کە ڕەخنەی لێ ئەگرێتن والله ئەعلەم وەکو ئەمانەتێکی علمی بووە. دیارە کۆمەڵێک مفەسیری دیکەش ئەو نەزمیان هەبوو وەکو باسمان کرد يعني وەکو ئیمامی ئیبن جەریر تەبەری کە تفسیری بە مەأثور مەشهورە ئەو نهجیان هەبووە وەکو بەحر العلوم سەمەرقەندی الكشف والبيان في تفسير القرآن إمامي ثعلبي كوانا بڵێن سەمەرقەندی لە 375 وفاتی کردیە ئیمامی ثعلبی لە 427 يعني 375 هەر ئەو 100 ساڵەی کە ئیمامی تەبەری تێیدا وفاتی کردیە ئەویش واتە هەرزوو ئەوای کردیە. معالم التنزيل بغوي ك ل 500 وفاة كريا المحرر الوجيز في تفسير الكتاب العزيز ابن عطية وش تفسير زور معتبرة عينه وتفسير مأثورة وكو قوتمان تفسير كي ابن كثير إشكا تفسير القرآن العظيم يكي كلا تفسير هرتا كان لبو بابتي تفسير بمأثور كلا حفصته حفتاوساري وفاة كريا الجوار الحسان في تفسير القرآن لإمام ثعالبي الدر المنثور في التفسير بالمأثور إمام سيوطي كإمام سيوطيش بحقت بحر بوا يعني بتايبت للقرآن دا شتي زوري هي يعني كم بابت هي كوا كتابي تدانا نسيبي نقرأ يبوتوني تدا أو نكربيتن جاوكو باس مانكر لير أنا أفرمي الإسرائيليات في كتب التفسير بالمأثور يعني أو النقد كدجيرية بحقت عندك تفسير طبعا هالكتاب هي الإسرائيليات والموضوعات في كتب التفسير يعني كتابي تايبت هي زانايان يعني هاتينا بشكنين وبحث وليكولين ويان كدي لبو أو رأيانا عندي كان زور تيك جيران لقل دقة كان رؤدات وبيويستشينا كردي بلام جاري شو بخوان لينا باراسيا بلام أوي كدقوتية زور زار وهي لسبابت وارد بوا بزوري لبدء خلق لقصاص لو بابتاني كوا باسي أمتي بيشو أكاتن نك أو بابتاني كوا بيونديدارن ببابتي أحكام وعقيدة لو بابتدا زنايان خوان باراستيا لا بابتي إسرائيليات لهنانوي وكو سرتاوه وياخد وكو بلغا دياري شك قرآن نسخي همو دياناتي بيشي أكاتن بتهيبت أو ديانتاني كإستاكا بلين يهودا بلين نصارى بلين أو ديني مسيحية كان ويهودية كان بلين توراة وإنجيل جاء أوش بحق السرتاوي قرتيا اللي ديارة يعني دق درباري أوانا هاتوا يعني نصي دربات هاتيا كإمام بخاري أجاري توا بيامري خاصة وصان فرميتي بلغوا عني ولو آية وحدثوا عن بني إسرائيل ولا حرج ومن كذب علي متعمدا فليتبوأ مقعده من النار يعني كفرموتي وحدثوا عن بني إسرائيل ولا حرج أو زانا برزانا يعني شتيشان لبردز بو هر ونبي وكو باس ما كل أمانة علمي وأوانا بلكو ببلغي أو حديثة كبالبشتيان بو جاء ابن تيمية ديت ليرانا رحمة خوالي بيتن ديارة يعني أو بابتي إسرائيليات لكتب تفسير أكاتا سيبش أفرمي أو أحاديثاني كوالا إسرائيليات هاتينا لبو استشهاد باس أكرين نك لبو اعتقاد وكو لا يعني عقيدة وبيرو باور سوك قرآن ناسخي همو كتابة كاني بيش أخويتي وأوانش تحريف تبديل كراون جاء أفرميت أوي كزاني من صحته وراسته أوي كلبردس إيميا كشاهدي له أدي طبعا لقرآن وحديث لسر أو رواياتي لبنو إسرائيلاتي أو أدى فرميت درسته يعني بجرديته وباز بكيتن أوي كزاني من كدروية أو بيويسة مخالفة بكيتن أوي كوا بلين سكوتي شي دربارة كراوة نلوية كمخالف بيتن نلوية كصحيح بيتن
أو إيماني بينانينو وبدروش دانانينو وكو حكايتك وتجوز حكايته لما تقدم يعني وكو شتيك دينية وتشوكا بيوندي دارني ببابتي عقيدة لاني اعتقاده. طبعا ليرة أنا روايتي شي زوري يعني دورو برديجي ابن خلدون جين تو عيني أويش لسر إسرائيليات هيتيكا براسي زور بجوان باسكاتن جاء أفرميت زۆرتر لەوانەی لە کتوبی تەفسیر کە دەربارەی ئیسرائیلیات لیان ئەجێڕێتەوە چێنە. سەحابەیەکی بەڕێز کە ناوی عەبدوڵای کوڕی سەلامە لە ساڵی 43 هیجری وەفاتی کردیە. معلومی جەنابتانە لە صحیح بوخاری داهاتیە عەبدوڵای کوڕی سەلام دێتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەکێک لە عالمە گەورەکان کە دێت سێ سوئالان لە پێغەمبەری خوا ئەکا صلی الله علیه و سلم ئەفەرمێ ئەو یعنی جوابی ئەو سوئالانە تەنها لە لای پێغەمبەرانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جوابی داتەوە وەکو هەڵسەنگاندنێک دێتنی حاشای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەڵام بابەتەکە ئەو هایە چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەوەی گەورەتر کە ئینسانێک هەڵی سەنجینی بەڵام ئیتر ئەو بەو شێوازە دێلەوەی بەو پەڕی متمانە و یەقینەوە بێتە ناو ئیسلام دوایە مسلمانە بێتن ئەو جا دەربارەی یەهود ئەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئێستا ئەوان دێن لیان بپرسە دەربارەی من بێگومان دەڵێن پیاوێکی چاکە کوڕی پیاوێکی چاکە زانایە ئەوە مەتمەکەن کە گوتت مسلمان بووە ئەو جا دەکەونە بەرزەم و زەمکاری و باسی فعلا ئەڵێ عەبدوڵڵا خۆی ئەشێریتەوە یەهود دێن ئەوانەی کە لە مەدینە نیشتەجێ بووینە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەو ڕووداویان یعنی لەگەڵ باسەکاتن عینی دەکەونە ئەو موقیفە جا عەبدوڵڵای کوڕی سەلام لەو پەڕی ئیعتیقادەوە مسلمانە بێ واتە مەبەسمان لێرەیە ئەگەر لێی باسەکرێتن ئەکرێ نیسبەتی دراویتە پاڵ ئەکرێ یعنی مەسەلەی جوولەکە زۆر ئیشیان ئەوە بووە عادەتەن شتی بخەنە ناوێت چونکە هەر حتا ئینجیلیش ئەوان تێکیاندا بەترۆز کە دێتن تەحریفی ئینجیلە کاتن ئیتر یەهود مەشهورن بەو بابەتە ئەوان پێشی مەسیحیەکانیش بووینە و دەستیان هەبووە لەو بابەتەدا بەڵام عەبدوڵڵای کوڕی سەلام زانایەکە بەو پەڕی یەقین و متمانەوە دێتە ناو ئیسلام کەعبی ئەحباری کە مەشهورە کەعبی کوڕی ماتێی حیمێری کە ئەویش لە ساڵی 32 وەفاتی کردیە وەهبی کوڕی منەبەهات کە سەنعانیە لە ساڵی 144 یعنی ئەوە تابعیە على خلاف يعني لوفاتەکەی عەبدولمەلیکی کوڕی عەبدولعەزیزی جورەیجی مەکی کە ئەویش لە 150 ئەوانە زۆرترین کەسن کە دەربارەی ئیسرائیلیات لیان وارد بوو و لیان ئەجێڕدێتەوە جا بۆیە ئەڵێ پێویستە خۆ پارێزنەوەی کەوا ئیتیهامی ئەو چوار بەڕێزانە کێکیان سەحابیە یعنی خۆیان لێ پارێزین لەوەی کە خوا نەخواستا ئیتیهامیان کەین بەوەی کە شتیان خستە ناودین بە تایبەت عەبدوڵڵای کوڕی سەلام کە سەحابە و ئەوانی دیکەش کە مەشهوری تابعینە هەروەکو ئیبن حەجەر کە حافظە کە مەرتەبەیەکی بەرزیە بۆ لە حەدیث لە ساغکردنەوەی سەنەد و ڕیوایەت و ئەو بابەتانە لە مەتن و ڕیوایەت ئەفەرمێ ئەوانە ثیقەن متمانەیان پێ ئەکرێتن واتە بال ئەهلی کتابیش بن و هاتنە ناو ئیسلام بەڵام جێگەی ئیعتیبارن جا وەکو گوتمان ئەوە بە نمونە دێنێتەوە ئیبن جەریر دێتە سەر تەفاسیری لۆغەوی کە ئەوەش بەڵێن لایەنێک بۆ کە زانایان هەر لە زووە ئێحتیمامیان پێداوە مفەسیرین کە ئەو خەت و ئیتیجاهشیان گرتیە لەوەی کە گرنگیان بە لۆغە داوە چونکە با قورئان بە لۆغەی عەرەبی بێتن بەڵام کاتێک کەوا دەوڵەتی ئیسلامی و خلافەی ئیسلامی موسعە بێت و گەورا بێت و بەرفراوانە بێت کە عەجەم دێنە ناوێ ئیتر پێویستە کاتن کە بەڕاستی لێکدانەوە لە بۆ وشە و کەلیمات و ئانە بکرێتن تاک و قاموسیش یەکەم قاموس کە قاموسی عینەوە بزانم خەلیلی کوڕی ئەحمەدی فەراهیدی دائەنێتن و دواتریش زانایان یعنی تەنانەت قاموس لە بۆ عەرەبی لە بۆ ئەو کاتیکان دەبگەڕێنەوە لەوانەیە شتێک بی سەیر بوو بیتن بەڵام پێویستی کردی لە بەرەوەی خەڵکی عەجەم هاتتە ناوێ جا لێرانە کە باسی ئەو زانایانە ئەکاتن یەکێک لەو زانایانەی کە دەینیتەوە بە نمونە زەجاج دەینیتەوە کە مەعانی القورئان و ئیعرابیهی ئەوەی داناوە دەربارەی تەفسیری لۆغەوی لێکدانەوەی ئیعراب و لۆغە لە سەرەتادا تا مەدحی ئەکاتی ئیمامی زەرکەشی لە ئیبن سەلاحی شارەزووری دەینیتەوە ئەبوو عەمەر بن سەلاح وەڵڵا لەمە بەستی پێ ئیبن سەلاحی شارەزووریە ئەفەرمێ هەر کاتێکەوە لە کتوبی تەفسیر دیتت گوتیان قالە ئەهل مەعانی ئەوە مەبەست پێ ئەو کتابانن کە لە مەعانی قورئان دانرایە مەبەستیان پێ زەجاج و زانایانی پێشتریشە کە لەو بابەتە داناوە جا ئیبن نەدیم
کە باسمان کرد یەکەم محاضرە گوتمان لە کتابە مەشهورەکەیدا لە فەهرست کە لە 377 کۆچی کتابەکەی داناوە چەند کتابانە ژمێری لە 377 یعنی هێشتا زووە 25 کتابی دەژمێریتن کە دەربارەی معانی و ئیعرابی قورئان و مشکیلی قورئان و مەجازی قورئان و هەموو ئەو بابەتانە لە 377 ئەو ژماردینی ئیتر پێشەوی ئەو کتابانە دانراینە بۆ نمونە ئەوانە چێنە ئیمامی کیسائی و ئەخفەش و یونسی کوری حەبیب و مبەڕید و قوطروب و ئەبوو عوبەیدە و فەڕا و ئیبن کەیسان و ئیبن الئەنباری و زەجاج و ثعلب و غەیری ئەوانە یعنی لۆ ئەو کاتی کە هێشتاکە بڵێن سەرەتا بۆ بەڵام خۆی پەروەردگار مەبەستی بووە کە ئەو کاتی کە ئەو زانایانە بەو ئەرک و ماندیبوونە هەستن لۆی کە ئومەت دواتر لی بەهرەمەند بیتن جا باسی کۆمەڵی کتابە کاتن لێرانە معانی قورئانی ئەبوو زەکەریا یەحیای کوڕی زیادی فەڕا وەکو باسمان کرد ئیمامی فەڕا معانی قورئان ئی ئەخفەشی مەجازی قورئان ئی ئەبوو عوبەیدەی معەمەر بن المثنى معانی قورئان و ئیعرابی ئی زەجاجی کە ئێستا کە دەچینە خزمەتی هەموو ئەو کتابانە کەوا باس لەو بابەتە ئەکەن زەجاج یەکێک بۆ ینی لەو زانایانەی کە یعنی بەڕاستی شاهێدی گەورە و دینداری ئەو زانایە دراوە و زانایەک بە زۆر زۆر مشتاقی زانست و عیلم بووە لەگەڵ ئیشە و پیشەی خۆیدا خەریکی زانستی نەحو ئەوانە بووە و حتا تێیدا متەبەحیر بووە لە چێ وەرگرتیتی ینی عیلمەکەی وەرگرتیە لە ثعلب کە یەکێک بۆ لە زانا گەورەکانی نوحاتی مەذهەبی کوفی لە بەغداد لەو کاتیدا لە پاشاندا دەستە لای مبەڕید کە ئەویش ڕەئز بووە یعنی یەکێک بۆ لە زانا دیار و ناودارەکانی مەذهەبی بەسڕی چونکە بڵێن لە زانستی نەحو و سەڕفدا ئەو دوو مەذهەبانە مەشهورن کوفی و بەسڕی ئەویش بە هەمان شێوە لە دوای ویلەوی وەرەگریتن لە دوای خۆشی کە کۆمەڵێک کتاب و دانراوی لەو بابەتە بەجێ هێشتون و دایناون منهەجی زەجاج تەمان هەر یەکەی منهەجی خۆیان هەبووە دیارە هەر کاتێک کە چوویتە خزمەت ئاەتەکانی قورئان لەفڵێکی وەرکردیە تەحلیلی لۆغەوی لۆ کردیە ئەسڵی کەلیمەکە ئەو مانایکەوە دەلال لەسەرکاتن و ئیسیشادی کردی هێنای ینی بە کەلام و شعری عەرەب کردیە دوای ئیعرابی کردیە هەموو ئەو بابەتانەی بەرچاو گرتیە لە کتابەکەی خۆیدا لە معانی قورئان و دیارە طبعا ئیمامی زەجاج کە لێرەندا ئەنێتن وەکو یەکێک ڕەمزێک لەو بابەتە بەڵام لە دوای ویش زانایان پێیوە ینی ئەو خەتەیان گرتێ جا ئەو کتابەکەی بە ناوی چ بوو معانی القورئان وإعراب وإعراب القرآن وإعرابه وإعرابه بلان باعتباري إيرانا كر بإضافة دابني لدواي وي بلين إمامي نحاز ديتن كإعراب معاني ليقدر كاتن يعني بابلين أو دوشتاني كزجاج كوي كردينوا أو ليش أنا كاتوا طبعا دواتريش زانياني دي كدين مشكل القرآن والتبيان في إعراب القرآن واتا أو بابتي بيك وبسنوي إعراب معاني ليكزي أكنوا طبعا أو بابتا ونبي هر أهلي لغة برتاويان قربية لو تفسير موسوع يعني دواتر داندراون باش أو نهجي زورك لزانايان لقل باس كردني قراءات لغشيان تدا باس كردوا قصصيان تدا باس كردوا أحكاميان تدا باس كردوا واتا دواي راس بريس سميتن لما بيني تفسير ومفسرين أو بابتا زور برتاوك يك لوانا أبو حياني أندلسي كلحفصة تلوبيان زي كتابي داناوا عيني بامان شوي لهاني لغوي أوانشي لقل بابتي تفسير وبابتي قراءات وبابتي مناسبات كيك لتفسير باشا كان أوانشي برساو قرتوا ودواتر تشيديتن إمامي زمخشري ككتابة مشهورة كده يعني الكشاف عن حقائق التنزيل وعيون الأقاويل في وجوه التأويل كهربا كشاف مشهورة بس يعني وشيء كم يعني قلت التفسير كي زمخشري إمامي زمخشري لقل أوي كلا عقيدة دا معتزلة بوا وبابتي اعتزالي نشار ديتوا أقرتي يعني أوي كأمن بمديد بي بنزاني خوم يعني هي زاناك ما نقبوا بي وقتها بجار الله
جار الله ئەگەر بیکەینەوە ینی جیرانی خوای ینی وەی لێ دێتن ئەو پیاوە بەڕێزە لە مەککە ژیاوە ئەو لە قەبەیان دایتێ تەمان ژنی نەهێناوە کە لە مەککە ژیاوە کە خۆی یەکلا کردیتەوە لە بۆزانست زۆر عەبقەری بووە تەفسیرەکەی لەگەڵ ئەوەی کە بابەتی ئیعتیزالی تێدا بووە ئەو جار ئومەت ئیستیغنای نەکردی لەوەی کە ئەو تەفسیرە بابەتی ئیعتیزالی تێدا بووە ئیبن حەجەر و غەیری ئیبن حەجەر شاتینە هەموو تەنبیهیان داوە لەسەر بابەتی ئیعتیزالیەکان بەڵام تەفسیرەکەیان نادیدە نەگرتیە چونکە تەفسیرێکە بەڕاستی ڕەچەشێن بووە لە بابەتی بەلاغەدا ڕەز بووە ئیتر زانایە لە دوای وی دێن ئەو بابەتە زیاتر ئەوەی تێدا ئەکرێتن بڵێن بەرفراوان تێدا ئەکرێتن جاییک کە لە تەفسیرە باشەکان ئەویش چونکە بەلاغەش هەر دەچێتەوە بابەتی لۆغە و مەعانی و ئیعراب و ئەو بابەتانە بەڵام کەڵێکی سەر بەخۆیە تەمان بەلاغە معلومی جەنابتانە مەعان و بەیان و بەدیعە سێ کەڵی ینی ڕوکنی ئەساسین و هەر یەکیان چەندین فەرع و لقی لە ژێرە خۆی دەگرێتن ئەوەش لە بابەتی معانی و لۆغەدا ئەو جار بابەتی سێمیان تەفسیری فقهی التەفاسیر الفقهیە چێ بنمونە دێنیتەوە ئەو نووسەرە بەڕێزە تەفسیرەکەی ئیمامی قورطوبی کە لە 670 وفاتی کردیە الجامع لأحكام القرآن و تەفسیرەکەیوی بەتەنها لەو بابەتەی نەنووسراوە با بڵێن ینی کۆمەڵێک زانای دیکەش ئێحتیمامیان بەو لایەنە و بەو جانیبە داوە جا نمونە دێنیتەوە هەر لە زوو ئەحکام القورآن لئیمام محەممەد بن ئیدریس الشافعی ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ یەکەم کەسە یاخود یەکێکە لەو کەسە بەرز و بەڕێزانەی کە لەو بابەتەدا دایناوە بەڵام ئەکرێ بەو مەوسوعیە نەبوو بێتن لۆ ئەو کاتیدا چونکە بڵێن قورطوبی زیاتر ئەوەی کرد دوای ئەحکامی قورئانی جەساس کە لە فقهدا حەنەفی بووە ئەحکام القورئانی ئەلکیا هەراسی شتێکی ئەوایە ینی ناوەکەی دووروبەردێژە کە فەقیهێکی شافعی بووە تەمان جەساس لە 370 بووە ئەویان لە 504 وفاتی کردیە أحكام القرآن ابن العربي طبعا ما دو ابن العربي من هي ابن العربي من هي مالكية مذهب ابن عربي متصوف من هي زأوا ابن عربي فقيه كي كل عالم هاري جورا كان ككتابة كان زور معتبر شكا لواني خلقي كوا أو بيتن كما بس في ابن عربي متصوفة شكا براسي قصي لسر وكو حلاج وأنا تبزع ما قصي لسر ناكين با وانا بيتن ومتأخري شاو دوای الجامع لأحكام القرآن إمام قرطبي كفقيه شي مالكية خزمتي شي زوري كده وكتابة كشي براسي يك الكتابة هرا بنرخكان كتائسا وكو موسوعية شي فقهي ما وتوا زانايا شي زور قوربوا يعني تفسير كي يك التفسير هرا بنرخكان أو زانا برزا يعني هولي داوى زياتر قصص وتاريخ وأنا ولا باتن لزياتي وأحكام قرآن وقراءة وإعراب ناسخ ومنسوخ وأنا تيدا جيب كاتوا وبخوشي باسي منهزكي خويا كاتن كوا خويك لاكريتوا لبو أو بابتا وهولي داوى همو أو بابتاني لا ري وتفسيري دروس أنا تيدايا ولا بنيتو و استشهاد كاتن بأحاديث بيامري خواه صلى الله عليه وسلم وبلكو زياتريش أحكامه ليقدانا ولا بو أو حكم شرعيانه بكاتن دواي دستور كشي وابو يعني كأسباب النزول باز كرديا تفسيري غريب وحكمي آياتي قرآني كرديا أفرمي أقر هاتو حكمي تيدانا وبيتن هولي داوة تفسير وتأويل كيف بمينيتن بويش ناوي ناوى كزورتر أو لاني بسردا أو جانبيت بسردا زالبوا الجامع لأحكام القرآن والمبين لما تضمنه من السنة وآي الفرقان ناوكي دورو بردريجة بوي هر تفسيركي قرطبي مشهورة وكو تفسيري طبري ياخد أقولتي الجامع لأحكام القرآن قرطبي يعني أو وشاني دواي كم ترواية بقولتي جاء تفسيرك قرطبي بوشوازة يعني فعلا أقصاني لي رب خوي أكاتن ك يعني لسرتا لمقدمة أكاتن بي وبابند بوا يعني كاتك كوات كومل تفسير يقدين يواني كبي آشتان طبعا التفسير أنا براسي زور متداول لما بيني
هەر کەسێک کەوا مەبەستی بێ لێکدانەوە لە بۆ قورئان بکات دەبێت خزمەت ئەو تەفسیرانە بەتایبەت قورطوبی و تەبەڕی ئیبن کەثیر و ئەوانە باسی ئەسباب نزول دەکات، باسی قیراءەت دەکات، باسی ئیعراب دەکات. تەمان ئەو بابەتانە وەکو جانیبێکی کە پشتگوێی نەخستینە، بەڵام دوای غەریب یعنی ئەو معنا غەریبانەی لە قورئان هاتینە لایەنە لۆغەوی ئەوانە دوای ئیستیشهادی شەکات تەنانەت بە ئەشعاری عەرەب، یعنی ئەو شعرانی کە باو بووینە لۆ لێکدانەوە و بنچینەی وشەکان لە ڕووی لۆغەویەوە و لە سەلەف نەقڵ دەکاتنەوەی کە لیان هاتیە دەربارەی ئەو حکمانە و بە تایبەت لە ئیبن جەریر تەبەری، لە ئیبن عەطیە، لە ئیبن عەرەبی، لەوانە لە ئیمامی جەساس ئەوانە نەقڵەکاتن. یعنی ئەو مفەسیرانەی کە باسمان کردن هەموو پێشەوینە ئیمامی قورطوبی دەگەڕێتەوە سەر. جا ئیمامی قورطوبی لەگەڵەوەی کەمالی چی بووە، خۆپارێز بە لەوەی کەوا تەعەسسوبی مەذهەبی بەسەری دازاڵ بێت، چونکە بە حەقەت ئینسانێک کە بەو ئاستە بێتن جاروەهەیە مەذهەبی خۆی سەرخاتن، شتێکی واریدە، بەڵام لە هەمان کاتدا یعنی تەعەسسوبی نەبووە و ڕەئیەکانی هێناون و ئەو ڕەئیە سەرخستێکەوە ئەرجەح بووە و بەبێ تەعەسسوب لە بۆ مەذهەبەکەی خۆی. لە تەفسیری چوارەم کە نووسەر ئاماژەی پێ ئەکاتن، یەکێک لەو لایەن و جانیبانە کە من التفاسير المتأثرة بالنزعة العقلية، يعني أو بابتي كوا بوچوني عقلي ولاينجري لايني ليقدانوي عقلي بوا لبو قرآن كتفسيركي إمامي فخري رازي كرديتيا نموني أو ريسكو ريبازا كإمامي رازي لشرصته ششي وفاتي كرديا. طبعا إمامي رازي تقريبا همان نهجی ئیمامی غەزالی هەبووە. ئیمامی غەزالی لە چەندی وەفاتەکاتن؟ لە 505 ڕێک 100 ساڵ پاشی ئەویش وەفاتەکات تقریبا. ئیمامی رازیش عینی تقریبا ئەو ڕێزکەی هەبووە لە بابەتی عەقلی و فەلسەفە و لێکدانەوە لە بۆ ئەو بابەتانە. جا تەمان هەر ئیمامی رازی نەبووە لەو بابەتەی دانووسیتی کە یعنی لێکدانەوە لە بۆ ئەو کاتی ئەو ثەقافە و ئەو علومە عەقلی کە لەو کاتیدا هەبووە لێکدانەوەی لۆ بکاتن، بەڵکو تەفسیری دیکەش هەبووینە. جا لێرانە هەندێکیان دەژمێریتن کە تەفسیری رازی لە یەکەمیان دەینیت لە 606 کە وەفاتی کردی، التەفسیر الکەبیر المسمى مفاتيح الغیب، حتا بەوەشە مەشهور بووە مفاتيح الغیب، کە ناوێکی بەڕاستی غەریبە بە نسبەت ئەوەی کە تو باسی غەیبیات و ئەوانە ینی لە تەفسیرەکەی یان ئەنوار التەنزیل و ئەسرار التەویل کە إمامي بيضاوي ل 685 وفاتي كده، مدارك التنزيل وحقائق التأويل إمامي نسفي، غرائب القرآن ورغائب الفرقان إمامي نيسابوري، لباب التأويل في معاني التنزيل إمامي خازن. أو تفسير أنا بتايبت لنا وملايين دا زور متداولا، چونکە بەڕاستی تەفسیرێکی ڕقن ئەوانە قرسن. ئەگەر شارەزاییەکی باشی منطق و ئەو بابەتانە نەبیتن یەکدانەوە یاخود علمی کەلام، چونکە لەناو حوجرەدا یەکێک لەو بابەتانی کە کاتی خۆی زۆر اعتیباری لۆ ئەکرا لۆ یەدیانگۆ چێ لە مەلایەنە باتەوە مەشهور بوو وەنیە ئاخۆ زۆر جار مەلا بە عاتیفەی دینداری فێڵیان لێکراوە، بەڵام لە مەیدانی قسە و ئەوانەدا ئەوەیان بەهێز بووە، يعني حجة وبلغيان بهز بلام زور زال لاني دينداري لواني تسميلي برانبر بوبن لبر دينداري كي نك لبر نزانيه كي دنا اجينا لقصه كردن وانا سكا منطقي شي باش يعني زانيه شارزابوني لعلوم عقلي ويشي شي ديك لوانا السراج المنير في الاعانه على معرفه معاني الكلام ربنا الحكيم الخبير. ما شاء الله هو رستيك كخطيب الشربيني داينايا دواء كتا تفسير كليرا ما جيبيكا إرشاد العقل السليم إلى مزايا الكتاب الكريم كأبو سعودي عمادي وابزانم عمادية كلا المهم لقسطنطينية أنا جاي بلام كردا خلشي كردستاني تركيا كلا نوصت وهشتاودي وفاتي كرديا. طبعا جا إمامي رازي أو رزكو ربازي قرتيه لليقدانو لبو قرآني بيروز للرقي أو نظرة عقلي كهيب لبو قرآن بلان ببي أويكا
لایەنی مەئثوور لێکدانەوە ینی گەڕانەوە لە بۆ سنەت و ڕێبازی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوەی نەکردیەوە بڵێن فەرامۆشی نەکردیە. بۆیە ئەو بابەتەی ڕەچاو کردیە کە ئیمامی ڕازی ینی لەگەڵ ئەوەدا بە کەسێکی عەقلانی مەشهورە، بەڵام لە هەمان کاتدا وە قسەشی هەیە دەربارەی ئەوە دێنە خزمەتی. جا سەقافەی ئیمامی ڕازی زۆر بەرفراوان بووە، یعنی بەرفراوانی زانست و عیلمی دەگەڕێتەوە لە بۆ ئەو دانراوانەی کە لە پاشە خۆی بەجێ ماون، هەل لە قورئان و لە فقه و لە لۆغە و لە ئەدەب و لە تاریخ و لە عیلمی کەلام و لە مەنطیق و لە فەلسفە و لە ڕیاضیات و لە فەلەک و لە طب و هەموو ئەو بابەتانە ئەوەی کردیە. و دەشگوتێ ئیمامی ڕازی کە ئەنەما تەفسیرەکەی بە خۆت تەواو نەکرد بێ، بەڵام دەڵێ کۆمەڵێک لە باحیثین هاتینە سەر ئەو ڕێی کە بەخۆی تەواو کردبێتن، چونکە شتی وامان هەیە وەکو تەفسیری جەلالەین، وەکو بڵێن مەجموعی ئیمامی نەوەوی، زۆرێک لەو کتابانەمان هەنا کە زانایان ئیتر مەرگ ڕێگای پێنەداون چۆنە نەخۆشی چۆن بووە کە تەواویان نەکردیە ئەو مەوسوعانە، دوایە زانایان یاخود زانایە کاتیە لەسەر نەهجی پێشی ینی ئەو زانایی کە مؤەلیفی یەکەم بووە تەواوی کردیە. جا ئەگەر وربینەوە لە تەفسیرەکەی ئیمامی ڕازی دەبینین بەڵێ منهەجێکی عەقلی بووە کە ئیمامی ڕازی تێیدا ینی بڵێن وەک بڵێن زانست و عیلمی تێدا ئەدرەوشێتەوە، ئەو شێوازەی کە گرتی تێبەر و نەبێتن عەقلی بەسەر بابەتی ینی معقول و عەقلی بەسەر بابەتی نەقلی و ئەثەر لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە سەلەفی سەرخست بیتن، بەڵکو ئەفەرمێ هەر کاتێک کەوا نەقلێک هەبووە تەفسیری قورئانی پێکردیە نەچوویتەوە سەر لایەنە عەقلی و لێکدانەوە عقليكان لبو تفسير، حتى دفرميتن يعني فالمقصود بالمنهج العقلي عند الرازي هو تفسير القرآن الكريم فيما لم يرد فيه نص، يعني أجر نص يقدر دربارين هاد بي لبروي نقلك لا بيامبري خاص عصام هاد بيتن أو قاطعة درباري يقدانوي قرآني بيروز بوي هيز كاتيك نقلي صحيح ئەوەی کە لە پێغەمبەرەوە صلی الله علیه و سلم وارد بووە مخالف نییە لەگەڵ عەقڵێکی صریح و سەلیم، بەڵکو هەردووچیان یەک سەرچاویان هەیە، چونکە ئەو عەقڵەش هەر خوا دەیدا بە ئینسان و ئەم نەقڵەش لە قورئان و سونەتەوە وارد بووە. جا مەنهەجی ڕازی دیارە وەکو باسمان کرد بەو شێوازە بووە کە تەفسیری ئایەتی کەونی و ئەوانەی زۆر ینی وەک بڵێن پێوەماندی بووە لۆ ئەو کاتی ڕەچەشێن بووە، بەخۆشی لێرانە قسەیەک دەربارەی ئەوە ئەکاتن ولێکدانەوەی لە بۆ ئەحکام کردیە لە بۆ مەذهبی فوقەها، یعنی تەفسیرێکی مەوسوعیە و نەبێتن هەر لایەنی عەقلی بەسەدا زاڵ بێ، بەڵام ئەو شتە دەگۆترێت زۆرتر نیسبەت دێدرێتن لە بۆ لای، چونکە بەخۆی ئینسانێکی ئوسوڵیش بووە، ینی عالمێکی ئوسوڵی بووە، نەحوی بووە، بەلاغی بووە و هەموو تەئلیفاتی هەیە دەربارەی و نەبێ هەر یعنی قسە بێتن بگوترێت و یاخود بەس تەفسیرەکەی هات بێتن. بەڵام لەگەڵ ئەوەی کە تەفسیرێکی زۆر شمولی بووە ئەوە دەربارەی گۆتراوە، زانایان گوتیان فیه كل شيء إلا التفسير، ئەوەندە تێیدا دەستی جێراوە لە بۆ هێنانی ئەو بابەت و تەفسیرەکەی بێفراوان کردووە، ئەوەشیان دەربارە گوتیە، بەڵام بەحقیقەت ئەکرێ بڵێن جۆرێک لە بێ ئینسافیە. ئەلێرانە قسەیەکی زۆر جوانەکە ئیمامی ڕازی، ئەڵێ ئەکرێ لەوانەیە هەندێک نەزان و ئەحمەق حاشاكم أجلكم الله، يعني وليرة بخوي وأله، وربما جاء بعض الجهال والحمقى وقال إنك أكثرت في تفسير كتاب الله من علم الهيئة والنجوم وذلك خلاف المعتاد، فيقال لهذا المسكين بوك سأقوتيت كأنما تو زور باسه أستير وآتي كوني بابلين إساكا أو مصطلح باوة ودرتشي لو أو رزكي كزانايان بيشتو قرتيان أويش بي أليت ألي أقر هاتو تأمل بكي بتي خزمت قرآن فكر لي بكيوا أتو لود وديارة كويتن أو قصاني تو تاسنا راستن تاسنا طواون
خوای پەروەردگار کتابی خۆی پڕ کردیە لە زانست و قدرەت و حکمەتی خۆی و ئیستیشا دەکاتن بە ئاسمان و زەوی و بە یعنی ئەستێرەکان و هەموو ئەو بابەتانەی ڕووناچی و تاریکی و ئەوانە و دووبارەش ئەبێتەوە تەنانەت دووبارەش ئەبێتەوە خوای گەورە سوێندی پێ ئەخواتن بۆیە ئەو ڕێزکەیە کە ئەنەما کە گرتی تێبەر ڕێزکەیەکی جائیزە و خوای پەروەردگار لە قورئاندا زۆر باسی ئەوانەی کردیە فعلا حاڵەتێکە ینی شتێکی زۆر زۆر جوانە لێ دەگوترێتن دەڵێ یەکەم داهێنان کە کرا دەربارەی چوونە ئاسمان زانایانی موسڵمان بوون لەسەر فڕین وانە عەباسی کوڕی فیڕناسە ناوێکی ئەو وایە وانە دەڵێن یەکەم ینی اختراع لە بۆ فڕین بەڵام ئەڵێ زانا ئەوروپیەکان یاخود غەیرە موسڵمانان ئیستیفادەیان لەو داهێنانەی کرد بەڵام هەتا ئێستا موسڵمانان لەسەرەوەینە ئایا قاتیلی نەفس بۆیان نە باش ئەوەی اختراعی کردیە خۆی کردیتە قوربانی کە دەڵێن ینی بە اختراعەکەی بە ئیبداعەکەی لەنا ینی وەفاتی کردیە ئەمە هەتا ئێستا لەسەرەوەینە ئایا خۆی کوشتیە یان شەهید و یان قاتیل بە با بڵێن لە پێناوی عیلم باشە ئەوانی دیکەش ئیسیفادەیان لە فکرەکەی کرد جا بۆیە یعنی هەندێک جار هەیە بە حقەت لێکدانەوەی هەڵا ئەکرێت لە بۆ شتەکان کۆتا ڕێزکە و ڕێباز کە نووسەر لێرەدا باسەکاتن التفاسير الصوفية یەکێک لە زانا ناودارەکان بە نمونە دێنیتەوە ئیمامی قوشەیریە کە ئیمامی قوشەیری لە 465 هیجری وەفاتەکاتن طبعا تەسەوف ڕێزکە و ڕێبازێکی دیاری ئیسلامی بووە بەوەی کە زوهد لە بابەتی دنیا ویستی و نەک تەلاقدانی دنیا چونکە بە حەقەت ئەمە زۆر جاروەیە زوهد بە نەمانایەک یاخود تەسەوف بە مانایەکی هەڵا ئەگاتەمە تەسەوف مانایەوە نییە خۆت بوژی مانایەوە نییە واز لە دنیا بینی بە کەم چاوتێکردنی دنیا وەکو میوانێک عابیر و سەبیلێک نامۆیەک خۆت بێتە بەرچاو نەک وەک بەو مانای ئەتوو هەرواز لە دنیا بینی چونکە الدنیا مەزرعة الآخرة حەدیثەکە صحیحە دوای تۆ گەر دنیا نەبیتن چۆن دەتوانی لە بۆ قیامەت کۆشش بکەی جا بۆیە زوهد بە مانای دنیا بەکەم گرتن نەک تەلاقدانی دنیا وازێنە لە دنیا ئیتر ئەوە ڕیاضەی نەفس و پوختەکردنی نەفس و هەموو ئەوانە منهەجێکی ڕاستەقینی ئیسلامە و حتا زانایان دەڵێن بڵێت وشەی تەسەوف لە ئیسلامدا لە قورئاندا نەهاتووە بەڵام وشەی تەسکی هاتی خوای پەروەردگار باسی مهمەکانی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم ئەفەرمێ هو الذي بعث في الأميين رسولا منهم يتلو عليهم آياته ويزكيهم تزكية يعني تصوف پوختەکردن و پاڵافتەکردنی نەفس و دەروون لە خۆشویستنی دنیا و بەکەم چاوتێکردن و تێدا نەتوانەوە و پێشنەخستین لەسەر قیامەت جا کۆمەڵێک تەفاسیر هاتینە زانایانی ینی کە زیاتر ئەو بابەتیان بەسەردا زاڵ بووە باسییان کردیە ئەوەش ینی پشت ئەبەستیتن لە بۆ ئەوەی کە لكل آية معنى ظاهرا ومعنى باطنا بەو شێوازە بەرچاویان گرتیە کە ئەنەما هەر ئاەتێک مانای ظاهیر و شاراوی هەیە مانای دیار و نادیاری هەیە جا کۆمەڵێک تەفاسیر ئاماژە پێکاتن تفسير القرآن العظيم تفسير القرآن العظيم إمامي التستري حقائق التفسير إمامي السلمي عفوا السلمي أوي كميان لدوسطو هشتاوسي هشتا لقرني سلفة كالدربارين نوسيا إمامي السلمي كحقائق تفسير الأولى سارسطو دوازي وفات كده لطائف الإشارات وكباس مالك إمامي قشيري لسارسطو شستبين وفات كده عرائس البيان في حقائق القرآن إمامي الشيرازي كالشرسطو ششي وفات كده تفسيري ابن عربي أو باسمان كده كمتصوفة أويش للشرسطو سيوهشتي وفات كده التأويلات النجمية أوش لنجم الدين دايك كالشرسطو بنزاوتشواري وفاتي كده دوايوي على الدين السماني طواوي كرديا أو تفسيرانا يعني هموي بابلين بابتيشي أويان بسدا ظالبوا يعني وكو قوتمان ليقدانا ولا بو آياتكان لروي ظاهر وباطن بأوي خوان جاء ليرانا قسيشي إمامي واحدي لينتو إمامي واحدي لسارسطو هشتاو ساري لسارسطو شيستو هشتي وفاتي كرديا إمامي السلمي لسني وفاتي كرديا سارسطو دوازدا يعني لدواي بهاتيا دلي إن كان اعتقد أن ذلك تفسير فقد كفر إمامي واحدي كلا عالم قورة كان كأسباب النزول شيئا وزنايش معتبرة أو ليك دانواني
ئەهلی تەسەووف کردیتیان متەسەویفەکان بە حەقەت هەندێک زانە پێیان دروست نەبووە، چونکە زۆر جار دێنیانێک کرد وەکەڵێ مەجالما و دوێ دەقانە. تەفسیرەکەی با بڵێن ئیمامی قوشەیری کە لە تەفسیرە دیارەکان کە لەو بابەتەدا نووسراوە. ئیمامی قوشەیری کە ناوی ئەبولقاسم عەبدولکەریمی کوڕی هەوازنی نیسابوری بووە، ملقبیش بە زەینول ئیسلام، یعنی کونیەکەی ئەبولقاسم بووە، ملقبیش بووە بە زەینول ئیسلام. لە ساڵی 376 وفاتی کردیە، لە 465 یعنی لەدایک بووە، عەفەن لە 376 لەدایک بووە، لە 465 وفاتی کردیە. لەگەڵ ئەوەی کە ئەهلی تەسەووف بووە، بەڵام فەقیهێکی ناودار و بارع بووە، ئوسوڵی بووە، لە عەقیدەدا شارەزا بووە، ومحەدیث بووە، حافظ بووە، مەرتەبەی مفەسیر بووە، لۆغەوی بووە، ئەدیب بووە، یعنی کۆمەڵێک شتی گەورەی تێدا بووە کە ئەو عالمە هەر لە تەسەووفەوە بە دیدە ناگیرێت و بەڵکو لە لایەنەکانی کەشدا زۆر مەشهورە. و یەکێک لە کتابە مەشهورەکانی ڕسالەی قوشەیریە کە ئەهلی تەسەووف لە کۆن و نوێ لە دوای ئەو زۆر گەڕاینەوە سەری وەکو مەصدەرێکی تەسەووف چاویان تێکردیە، چونکە عالمێکی گەورە بۆ بەڕاستی وەکو شێخ عەبدولقادری گەیلانی وانە، یعنی ئەهلی تەسەووف زۆر لەبەرچاو، یعنی بڵێن ئەقوالی وی لەبەرچاوەگرن. طبعا ئەو زانە بەڕێزە دوو تەفسیریە بۆ، تەفسیری کەبیر و لەطائف الئشارات. دیارە زیاتر لە تەفسیری کەبیر ئەو شێوازەی کە لە پێشە خۆیدا باوە لە تەفسیری بە مەئثور و لە ئیهتیمامدان بە لۆغە و ئەوانە بەرچاوی گرتێ، بەڵام لە لەطائف الئشارات زیاتر لایەنە تەسەووفیەکەی بەسەردا زاڵ بووە. ئەو بابەتی کە گوتمان لە بۆ هەر ئاەتێک مانای ظاهیر و باتین، دیار و نادیار، ئاشکرا و شاراوە هەیە، دیارە ئیستیناد ئەدەنە سەر قسەیەک کە هەم وەکو حەدیث وارد بوو، هەم وەکو قسەی شێخ حەسەنی بەسری کە نەسەکەی ئەوەیە لكل آية ظهر وبطن ولكل حرف حد ولكل حد مطلع أو مطلع، بهردو أوا والله أعلم وارد بوا. ئیتر دەڵێن ئەوە جا هەندێکیان دەڵێن حەدیثەکە ضعیفە لەبەرەوەی حەسەنی بەسری ڕەحمەتی خوای لێبێ ناوی ئەو سەحابی نەدیتێکەوە نەگوتیە کە لێی وەرگرتیە، هەندێکیان دەڵێن هەر قسەی خۆیتی. دەبەن شێخ حەسەنی بەسری مەشهورە بە عالمیەکی ڕەبانی، حتا دەربارەی ئەگوترێت قسەی وەکو قسەی پێغەمبەران بووینە، عالمێک بووە، یعنی هەم لە ڕووی عیلم و هەم لە ڕووی تەسەووف و لە ڕووی عیبادەتەوە، و یەکێکە لە ئیمامی قیراءات، بەڵام یعنی ئەو مەرجانەی کەوا لە قیراءات باسمان کرد تێیدا نەهاتی نەجێ، بۆیە بە قیراءەی سەبع و وەڵڵاهو عەشریش دانەندراوە. جا ئەو قسەیە تەبعاً لێکدانەوەی زۆری لە بۆ کراوە، لە بۆ ئەو قسەیە وەکو گوتمان سەنەدێک بووە. جا ئیمامی عەبدوڕەزاقی سەنعانی لە مصەنەفەکەی خۆیدا باسەکاتن کە بە زانایەکی گوتیە کە ئەنەما یعنی لە لای باس کردێویش گوتی ڕەشکەوە و لە بۆ هیچ کەسێکیش باس مەکە، یعنی کە ئەنەماوە حەدیث نییە. قسەکەیان هەر جێڕایتەوە سەر شێخ حەسەنی بەسری، حتا لە هەندێک شوێن دەڵێ قسەی ئیمامی عەلیە، یعنی بەوەش دەگوتێتن. بەڵام بە هەر حاڵ ئیتر ئەو قسەیە بوویتە سەنەدێک لە بۆ ئەهلی تەسەووف کە گوتیتیان قورئان ظاهیر و باتینی هەیە. طبعا لێرە دێت ئیمامی زەرکەشی کە ئەو قسەی هێناوە لە چوار قەولدا باسی کردیە، و ئیمامی سووتی قەولێکی دیکەشی لەسەر باس کردیە. جا حتى ئەڵێ قەولەکەی ابن مسعود لێرەدا دەنووتی أنه ما من آية إلا عمل بها قوم ولها قوم سيعلمون بها، کە دەڵێن هەموو ئاەتێک ظاهیر و باتینی هەیە، معنایەکەی ئەوەیە یعنی قەومێک یعنی تووشی ئەو حاڵتە بووینە. بۆ نمونە لەبارەی قەسەس کە خوای گەورە باسی ئەوانە ئەکاتن، باتینەکەی ئەوەیە چییە؟ عیبارەتەکە کە ئەو چیرۆکە خوای گەورە باسی کاتن، ظاهیرەکەی جێڕانەوەی چیرۆکەکەیە، بەڵام باتینەکەی ئەوەیە کە موسڵمانان خۆی لێ بپارێزن بە جۆرێک لە جۆرەکان تەرهیب و ئینذارە، ئەوە باتینەکەیتی، ظاهیرەکەشی دیارەکە جێڕانەوەیتی. یان خەڵکانی قسەیان لێ ئیشیان پێکردیا وەلەها قەوم سیعلمون بها، ئیبن مەسعود گوتی کە خەڵکی قسە ئیشی پێکردیا و لەمە و دواش ئەو حکمە ئەو دەلیلە ئەو بەڵگەیە ئیشی پێ ئەکرێتن. یاخود هەندێک لە زانایانی متەئەخیرین کە ئەبوو عوبەید دەڵێ ئەوە نزیکترین لێکدانەوەی لە بۆ ئەو قەولە، ظاهیرەکەی لەفظی ئاەتەکەیە، ئەقرب ینی باتینەکەشی تەئویل و لێکدانەوە و مانای ئاەتەکەیە. ئیتر
وەکو باسمان کرد قولی پێنجەمیش ئیمامی سووتی دەینیتن کە یعنی وەک بڵێن ئەو ئاەتە کۆمەڵێک ئەسراری تێدا ئیلا ئەوانەی زانای ڕەبانین یعنی کە ئەهلی تەسەووف باسەکە ئەوانەی متەسەویفن ئەوان تێ ئەگەن ئەهلی حەقائقن یعنی بابەتێکە وەک بڵێن مستەڵەحێک هەیە لەناو ئەهلی تەسەووف کە علمی من لەدونی پێ ئەگوترێتن علمی خوا ئەیدا بە عەبدان چونکە فعلا خۆی علم دەبێتە دوو بەش علمی کەسبی کە ئینسان هەوڵی لێ ئەدا علمی وەکو مەوهیبە کە خوا بە ئینسانەکانەدا زۆر کەس دەبینی ئەوەندەی نەخوێندیە بەڵام زۆر یەزانی زۆریش دەبینی زۆری خوێندیە وەک بڵێ سنوورێک لە عیلمەکەیدایە ئەوەندەی خوێندی ئەوەندی دەزانی جا ئەوە لێکدانەوە لە بۆ بابەتەکان کراوە ئیتر لە کۆی بابەتەکەدا ئەو بابەتە کە باو بووە دەکرێ بڵێن ئەو منهەجەی کە ئەهلی تەسەووف یعنی متەسەویفە گرتیتیانە بەر لە کۆن و نوێ قاعیدە و ئوسوڵێکی نەبووە لۆ لێکدانەوەی قورئان بەڵکو گەڕایتەوە سەر ذەوق و عیبادەت و ڕووچوونی ئەو زانایە و بەگوێرەی خۆی ئەو تەفسیری ئەو ئاەتانەی کردیە یعنی شتێک نەبووە کە بڵێن قاعیدەیەکە و بێ بۆ نمونە ئێستا ئەمە باسی تەفسیری بە مەئثوورمان کرد واریدە لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە سەلەف بەو شێوازە ئەوە ڕێچکەیەکە وەکو باسمان کرد تەبەری گرتیتی ابن کەثیرش گرتیتی لە 774 وفاتی کردیا و لە 310 ئیمامی سیوطیش لە دوڕ المەنثوری کە لە 911 وفاتی کردیا ڕێچکە و ڕێبازەکە دیارە ئیمامی شەوکانیش دوایە و زانایانی تریش بەڵام لە ئەهلی تەسەووف شتێک نەبووە گەڕایتەوە سەر ذەوق و سەلیقەی ئەو زانایە تا چەند یعنی بە حیسابی خۆیان کە ڕووچوینە لەو حەقائیقە و لەو سنوورەی کە پێی گەیشتینە لێکدانەوەیان لە بۆ کردیە بۆیە دەگوترێت ئەمما کەلام السادة الصوفية في القرآن فليس بتفسيرين ئەو لێکدانەوەی کەوە ئەهلی تەسەووف لە بۆ قورئانیان کردیە تەفسیر نەبووە بەڵکو شتێکی ذەوقی و لێکدانەوەی بیر و بۆچوون و تێگەیشتنی خۆیان بووە لە بۆ قورئان یعنی ئەو حاڵەتەی چەند لە خواوە نزیک بوونەوە چەند یعنی ئەوە بووبن یعنی وەک بڵێن زیاتر لە قورئان ڕووچوو بن تەدەبور و تەفەکوریان کردبێت و ئەهلی وەرع و زوهد بووبن ئەوەندە ئەو ڕێگانەیان لە بۆ کەشف بووە لە ئەنجامی ئەوە تەفسیریان لە بۆ قورئان کردیە بە حیسابی خۆیان تەمەنەوانە وەکە ئەو ڕێچکە و ڕێبازە هەبووە ئیتر بەو شێوازە لێکدانەوەیان لۆ کردیە بەو ئەندازێ گەیشتینە کۆتایی دەرسی ئەو شەویشمان کە لە 244 ڕاوەسان المبحث الثالث التفسير في العصر الحديث وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته